لای هەمووتان ئاشکرایە کە هاوپەیمانی کوردستان پێکێنراوە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بێگومان ئەم هاوپەیمانیە یەکەم جارە لە نێوان ئەم دوو پارتە سیاسیە. بنەمای سەرەکی ئەم هاوپەیمانیە ئارامی و گەڕانەوەی ئومێدە بۆ پرۆسەی سیاسی کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەت لە هەرێمی کوردستان و ئەو پەیوەندی لەگەڵ بەغدا هەبوو لە یەکەم ڕۆژەوە وتومانەکە کورد دەبێ بە یەکەوە بێ بۆی بەهێز بێ و پێمان وایە ئەم هاوپەیمانیە نەواتێکی باشە بۆی کە بتوانین گوتارێکی یەکگرتووی کوردستانی ئامادە بکەین. ئەمڕۆ کۆبوونەوەکە من ناچمە زۆر وردەکاریەوە بۆ برای بەڕێزم سەرۆکی هاوپەیمانیەکەمان کاک قوبات تاڵەبانی بەجێ دێڵم، بەڵام گرنگەوەیە ئەم کۆبوونەوەانە کۆبوونەوەی ئاسایی و زوو ڕوودەدەن و بەشێکە لە ڕایکردنی شوکاری هاوپەیمانیەکە. ئێمە باسی مێکانیزمی چۆنیەتی کارکردنی هاوپەیمانیەتەکەمان کرد، ئەرکەکانماندا بەش کرد بەسەر هێز لیژنە هاوبەشەکان. خۆتان نەزانن ئەم بانگەشەیە دەستی پێ کردووە بۆیە ئێمە لەم خۆناغە هەموو هێزەکانی خۆمانە خەینەگەڕ، ڕێخستەکانی خۆمانە خەینەگەڕ، جەماوەرەکانی خۆمانە خەینەگەڕ لە پێناوی سەرخستنی هاوپەیمانیەتەکەمان تاکو باشترین خزمەت بگەینین بە دانیشتوانی کوردستان و عێراق. ئاماژەمان بەوە داوە کە ئێمە ئەمانەوێ ئارامی بگەڕێنینەوە، سەقامگیری بگەڕێنینەوە تاکو پێکەوە بە بەهێزی لە بەغدا دیفاع لە مافی خەڵکی کوردستان بکەین، بتوانین بە هێزێکی یەکگرتووی لە ژێری یەک چەتر دیفاع لە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بکەین. و سوپاسی خۆشم گەیاندە هەموو لایەک بۆ ئەو ئەرکەی کە بە منیان سپاردووە و ئینشەڵا پێکەوە بەهێزترین و پێکەوە جوانترین و پێکەوە ئەتوانین باشتر دیفاع لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین.